ترافیک لە هەڵقەیەم جارە دەچێتە قەزای دوکان کە دەکەوێتە سنووری پارێزگای سلێمانی. ترافیک لەم بەرنامە باس لە هۆکاری ڕووداوەکانی هاتوچۆ و کێشی ئۆتۆمبیلی گەورە و بارهەڵگرەکان لە ڕێگەی دوکان سلێمانی ئەکات. هاو کاتی شەوڵەکانی کابینی نوێی حکومەتی هەرێمی کوردستان بۆ ڕێگری لە ڕووداوەکانی هاتوچۆ و پاراستنی هاوڵاتیان باس دەکات. دەگەینە سەنتەری قەزای دوکان. قەزای دوکان دەکەوێتە پارێزگای سلێمانی و با جوانی سروشت و بەنداوەکەی و ئاوی سازگاری بەناوبانگە. لە ڕووی جغرافیاوە ناوچەیەکی استراتیژی گرنگە بۆ هەرێمی کوردستان و بەستنەوەی هەولێر و سلێمانی و قەزاکانیەوە دوو شارە. ئەو قەرەباڵخی و جەنجاڵی لە ڕووی هاتوچۆ زۆری ژماری ئۆتۆمبیلوایی کردووە بە چەندین شێوە چاودێری شۆفێران و ڕێخستی ڕێگاکە بکرێت بە مەفرەزەی پۆلیس و کامێرای چاودێری خێرایی و بازگەی کاتی. چونکە ڕێگاکە 24 کاتژمێریە و زۆرترین هاتوچۆی تێدا ئەنجامەدرێت. بەمەش ئەگەری سەرپێچی لە بەشێک لە شۆفێران دەکرێت و سۆر جاریش ڕووداوی سەخت تایدا ڕوودەدات. ترافیک لە ڕابردوو چەندین ڕووداوی سەختی هاتوچۆی لەو ڕێگایە تۆمار کردووە لە ئەنجامی سەرپێچی و کەم تەرخەمی بەشێک لە شۆفێرانی بارهەڵگر و گواستنەوەی خەڵک ڕوویداوە. یەکێک لەو چیرۆکانە چیرۆکی ڕووداوی بارهەڵگرێکە لە ڕۆژانی گەشت و سەیران لە بەهار و نەورۆز کە خۆی بە 15 ئۆتۆمبیلی پڕ لەسەر نشیندا کێشا. لەم ڕووداوە هیچ زیانێکی گیانی نەبوو. سەبارەت بە هۆکاری ڕووداوەکان و ڕووداوی ئەو بارهەڵگرە دەچینە پۆلیسی هاتوچۆی قەزای دوکان. لێرە ڕاید کۆسرەت ئەفسەری بەرپرس دەبینین و باس لە دۆخی ڕێگاکە و چۆنێتی کۆنتڕۆڵکردنی دەکات. ئەگەر ئێمە باز لە ڕووداوەکانی هاتوچۆ بکەین دەبێت ئێمە ئەو ڕاستیە لە بەرچاو بگرین کە ئێمە دوو شەقامی سەرەکیمان هەیە. شەقامی سلێمانی دوکانمان هەیە کە شەقامێکە شەقامیشی ڕێکوپێک دووساییدا کە بە هێڵکاری و هێماکانی هاتوچۆ نەخشێنراوە، هەروەها بوونی کامێرای پۆین تو پۆین کە ئەمە دەورێژی کاریگەری ژێڕاوە لە چاو ساڵانی ڕابردوودا لە کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆدا. و هەروەها ڕێگایشترمان هەیە کە بە ڕێگای دوکان خەلەکان ناسراوە کە دوکان دەبەستێتەوە بە پارێزگای هەولێرەوە. ئەم ڕێگایشی لە کەڵکەوتووە، ڕێگایکی خراپە، لەگەڵ ئەو هەموو لۆد و قەڕەواڵغی ئەم سەردەمەدا ناگونجێ. بەڕاستی ڕێگاکە هیچ هێڵکاری و هێمایەکی هاتوچۆ وەکو پێویست لەسەر نییە. سەرپێچیەکان جۆرا و جۆرن لەو ڕێگای. ئێمە لە ڕێگەی مەفرەزەکانی هاتوچۆ بەردەوام چاودێری شەقامەکان دەکەین و ئێمە سەرپێچی بارهەڵگرەکانمانەیە کە بارهەڵگرەکان بە زۆری پابەند نین بە ڕێنمایەکانی هاتوچۆ، پابەند نین بەو کاتێک کە بۆیان داناوە بۆ سیانەی ئۆتۆمبیلەکانیان، بۆ ئۆتۆمبیلەکانی مەرجەکانی تونند و تۆڵی تیانە. هەڵکەوتو و جوگرافیای دوکانی ژوا هەڵکەوتۆ کە لە شوێنێکی نزمدایە. ئەو شەقامە سەرەکیانەی دێنە ناو دوکانەوە لە بەرزیەوەن دێنە خوارەوە. ئەمە وای کردووە کۆمەڵێک شۆفێری بار هەڵگر کە شارەزای ئەم جوگرافیای دوکان نین تووشی ئەو حاڵەتی وەرگەڕان دەبن لە ناو سنتەری دوکاندا لەو شەقامانەیە کە دێنە ناو دوکانەوە. لەو شەقامی سەرەکی سلێمانی دوکان ئێمە لە ڕێگەی مەفرەزەکانمان و مەفرەزەمان بەردەوامی لەسەر ئەو شەقامەیە، هەروەها کامێرەی دیاریکردنی خێرایی پۆین تو پۆین لەسەر ئەو شەقامە دانراوە کە ئەمە دەورێژی کاریگەر و گرنگی ژێڕاوە لە کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆ لەم ساڵی ڕابردوودا کە ئەمە بە ڕێژێکی زۆر بەرچاو ڕووداوەکانی هاتوچۆی لەم شەقامە کەم کردوێتەوە. ئەو حاڵەتانەمان هەیە کە هەنێ حاڵەتن کە شۆفێرانی ناوەڕاست و خوارووی عێراقن کە دێن شارەزای ئەم شەقامەنین و دەزانن شەقامێکی ڕێکە نازانن کە بەرزی و نزمی و پێچی هەیە تووشی ڕوودا دەبن. پێویستە لەسەر شۆفێرانی بارهەڵگر کە مەرجی تونند و تۆڵی ئۆتۆمبیلەکانیان ساڵانە نوێکەنەوە ئاگاداری کەم و کوڕیەکانیان بن، زوو کەم و کوڕەکانیان چاپ بکەن. و هەرا کۆمەڵە شۆفێری بارهەڵگرمان هەیە کە ئەمانە خەوتنیان وەکو پێویست نییە. زۆربەی جار دەبینین دەچینە سەر ڕووداوەکانی هاتوچۆ شۆفێرەکە ئەبینن خەوی لێکەوتەوە، بۆیە تووشی ئەم ڕووداوی هاتوچۆیە بووە. داوا لە شۆفێران دەکەین کاتێک کە تۆ خەوت دێت پێویست ناکە شۆفێری بکەیت، جێگەی پارکینمان بۆ ئامادەکردوون، لەو جێگا پارکینانە بۆستن و تاکە خەوەتکاتان دەیڕێتەوە ئەو دەمە شۆفێری خۆتان بکەن. ڕێگای سەرەکی دوکان سلێمانی لە ڕابردوو زۆرترین سەرپێچی خێرایی و لێک تێپەڕبوونی هەڵی تێدا تۆمارەکرا.
بەڵام ئێستا هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بە دابینکردنی خزمەتگوزاری هاتوچۆ و دانانی کامێرای خاڵ بۆ خاڵ و شەو نخۆنی و ماندوێتی پۆلیسی هاتوچۆ وای کردووە ڕێگەی سەرپێچی و ڕووداوەکانی هاتوچۆ کەمتر ببنەوە. یەکێک لە هۆکارەکانی کە بوونی ڕووداوی هاتوچۆ تیژڕەویە، بەڕاستی تیژڕەوی یەکێکە لە هۆکارانەی کە ڕووداوی نەخوازرا و ڕوەدات و ئێمە بەهۆی کامێرەی دیاریکردنی خێرایی ئەو حاڵەتانە کەم بۆتەوە. تەنها هەندێک حاڵەتمان هەیە کە بەهۆی ئەوەی کە ئەو تۆمبیلانەی کە بێسەرەتان یاخود تابلۆ تۆمبیلەکانیان لێ کردوێتەوە ژمارەی ساختیان هەڵواسیوە ئەمانە تیژڕە و ئەڕۆن، بەس ئەمە ژووە نەبێ لە بەرچاوی ئێمە ون بێ. ئێمە لە ڕێگەی کامێرەکانمانەوە و لە ڕێگەی مەفرەزەکانمان لە ڕێگەی بازگەکانمان دەست بەسەر ئەمە تۆمبیلانەدا دەگرین. ئەو تۆمبیلانەی کە تابلۆکانیان لێ کردوێت و ژمارەی ساختیان هەڵواسیەوە دەستیان بەسەردا دەگرین و ئەو سزا ئەو هینانی کە لە کامێرەکانیان داوە هەموو پێبژارنەکانیان پێ ئەبژێرین و دەست بەسەر تۆمبیلەکانیان دادەگرین. ئێمە وەکو بەڕێوەبەرێتی بەشی هاتوچۆی دوکان بەرنامە و پرۆگرامی تایبەت بە خۆمان هەیە بۆ ڕۆژانی بۆنە و مناسەباتەکان، هەروەها ڕۆژانی پشوو ڕۆژانی هەینی. ئێمە لە ڕێگەی زیادکردن و دانانی کارمەندی هاتوچۆ بە بەشێک لە خاڵەکان کەلۆت و قەرەباڵغێژی زۆری دەکەوێتە سەر و هەروەها ئێمە لە کاتی بۆنە و مناسەباتەکان سەرجەم کارمەندانمان لە ئەرکدان ئەرجێکی زۆر دەژێڕن، زۆر گرنگ دەژێڕن بۆ خزمەتکردنی گەشتیاران لەم سنوورەیە. کێشە و گرفتی ئێمە تەنها ڕێگای دوکان خەلەکانە و ئەم ڕێگایەکی لە کەڵکەوتووە، ڕێگایەکی خراپە، ڕێگایەکی بێجگەلەوەی کە یەک سایدێکی زۆر تەسکە کە ئەمە بە کەڵک ئەم لۆ و قەرەباڵغی ئێستا ناگونجێت. داوا لە حکوومەت دەکەین، حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین کە بە زوویی ئەم شەقامە بۆمان بکەنە دوو ساید کە بەشێکی گرنگی کارەکانی تاوا بە تەنها بەشێکی کەمی ماوە کە ئەمە گرفتێکی زۆرمان لە کۆڵ دەکاتەوە بە تەواوبوونی ئەم شەقامە سەرەکی. ترافیک چەند هەنگاو ئەرکێکی پۆلیسی هاتوچۆی دوکان بۆ کۆنتڕۆڵکردنی ڕووداوی هاتوچۆ و سنووردارکردنی سەرپێچی و هۆشیارکردنەوەی شۆفێران باس دەکات. یەکێک لەو هەنگاوانە دانانی بازگەی کاتیە. لەو بازگانە دەیانەوێت ئەو شۆفێرانە دڵنیا بن کە خاوەنی مۆڵەتی شۆفێرین و مەرجەکانی تند و تۆڵیان تەواو و پابندن با ڕێنماوی یاساکانی هاتوچۆ. بەڵام بەشێکیان کەم تەرخەمن و لێپێچینەوەیان لەگەڵ دەکرێت و بەشێکیشیان هۆشیارەکرێنەوە. الله بەڕێز بەخێر بێ، ئیجازە سەنێگەر بێ زەحمەت. شکنینی تازەت هەیە؟ شکنینی تازە ئەمە شتێکتە مۆڵەتەکەت بۆ وەرنەگرێتەوە کاشیمە بێ زەحمەت چۆ پێشەوە. الله بەڕێز بەخێر بێ، ئیجازە سەنێگەر بێ زەحمەت. دەست خۆش بێ. ئەمە هەموو شتێکی مەزبوط بوو، ئیجازەی تازە بوو، سەنەوی تازە بوو، وە کاردی هەزەکەشی تازە بوو. سڵاو بەڕێز بەخێر بێ، ئیجازە و سەنێوەکەت بێ زەحمەت.
پشکنینەکەشە تازەیە دەست خۆش بێ سەر چاوم براکەم بەخێر بێ ئیجازە سەنێوەکەت بێ زەحمەت ئایکوا سەنێوەکەت لا نییە بێ زەحمەت چۆ پێشەوە چۆ پێشەوە ئەمە ساڵانەی هەڵ نەگرت بوو بۆ مۆڵەتەکەی پێشووتر لێ ژێردراوەتەوە لەسەرەوەی ساڵانی هەڵ نەگرتووە لە ئێستاشدا هەر ساڵانەکەی لانیە بۆیە کە برادەران زراعەتی یاسایی لەگەڵ دەکەن دوو ڕۆژ لەمەوە پێش لەسەر پشکنین وەسڵیان بۆ کردی پشکنینەکە نەکردووە کردوتە نوسخەیەک پشکنینەکەت بەرە نوسخەی پشکنینەکەت بەرە و مۆڵەتەکەت وەرگرەوە سەردانی بەڕێوەبەرێتی هاتوچۆ بکە باشە براکەی من دەست خۆش ئەمە لەسەر نەبوونی مەرجی تۆڵی پێشووتر پێش دوو ڕۆژ لەمەوە پێش وەسڵی بۆ کرابوو ئەمڕۆ پشکنینەکەی ئەنجامدا بۆ ئۆتۆمبیلەکەی ئەتوانێت سەردانی بەڕێوەبەرێتی هاتوچۆ بکە و مۆڵەتەکەی وەرگێت سڵاو بەڕێز بەخێر بێ پشکنینت بۆ کردووە براکەی من دەست خۆش بێ هەم مۆڵەتەکە تازەیە هەم سەنێوەکە تازەیە هەم پشکنین تازەیە هەم بارەکە و ئۆتۆمبیلەکەش ڕێک و پێکە دەستت خۆش بێ نمونەت زۆر بێ مۆڵەتەکە تازە نەکردێتەوە پشکنینت هەیە تۆ غاز دەگوازیتەوە وایە بۆ خۆت دەزانی لایەنی سلبیاتی زۆرە گواستنەوەی غاز وایە لەوانەیە ئەس نوقسانێکی هەبێ ملم لەموو باری کرا دەبەر ئەوەی قانونی غاز قەت بۆ خۆت دەزانی کە ڕێنماییەکان نوقسانی هەبێ وایە هەر نوقسانێکی هەبوو لەو سیارەدا ئەمن حاضر مەوزەتی باشە لە سیارەکە نوقسانی نییە بەڵام لە خۆتدا کێشەکە لە خۆتە تۆ مۆڵەتەکە نوێ نەکردێتەوە ئیجازەکەی لە سیارە بەناوبڕاکەی باشە چوومە کۆمپانیاش باشە لە کۆمپانیاش هیچ یارمەتێکیان نەداین کە بۆمان بکەن بۆ خۆت دەزانێ هەر کەم و کوڕێک هەر هەڵەیەک دەبێتە هۆی ئەوەی کە خەڵکانێکی زۆر بەهۆی تۆوە تووشی گرفت بن تووشی کێشە بن بێ زەحمەت چۆ پێشەوە شۆفێرانی گواستنەوەی ئەم غازی ئەلپیزیە ئەبێت زۆر بە ئاگاتر بن لە خەڵکانی تر لە شۆفێرانی تر چونکە یەک هەڵەیەک لەم بار هەڵگرانە یەک نوقسانێک لەم بار هەڵگرانە ئەبێتەوەی کارەسات لە دوای خۆی دادێنێت ئەم شۆفێرە مۆڵەتەکەی تازە نەکردوێتەوە بۆی ئەم ئیجراعاتی یاسایی لەگەڵ دەکەین لەسەر ئەوەی کە مۆڵەتەکەی تازە نەکردوێتەوە بە پێی یاسا و ڕێنمایە بەشێک لە کارمەندانی پۆلیسی هاتوچۆ هۆکاری ڕووداوەکان بەپی ئەو ئەزمموی هەیەە لەم ڕێگایە دەگێڕنەوە زۆربەی بار هەڵگرەکان بە تایبەتی ئەوەی نەفتە ئەگوازنەوە شۆفێرەکانیان بەڕاستی کەم تەرخەمیان زۆرە لە ڕووی بارەکەیانەوە هێندێکیان هەیە ڕۆنە ڕەش نەفتا قیر لیان ئەڕژێ لە بارەکەیان وە ناگەڕێنەوە یان ڕای ناگرن لە قەراغی شەقامەکە بۆ ئەوەی ڕوودا و دروست نەکەن ئەگەر ببینی ڕێگای دوکان سلەیمانی ئەو ڕێگایە کە بەرەو سلێمانی دەڕوە ڕۆنە ڕەشێکی زۆر وەستاوە ئەمە لە حاڵەتێکە ئێمە جاری وایە مەفرەزەمانە تی ئەپەڕن ئەگەر تێنە پەڕێمە لێ بسینەوەیان لەگەڵاکەین بەڵام هێندێکیان تی ئەپەڕن و ئەبێتە هۆی ڕووداوی هاتوچۆ داوا لە شۆفێرانەکەم ئەوانەی ئەزانن بە تایبەتی سوتەمەنی بارەکەن جوان فاسی سارەکانیان بکەن بۆ ئەوەی
ئەگەر ئەزانن لێچوونیەشیان هەیە کێشەیەشیان هەیە بۆی ماڵی خۆشیان و خەڵکی ژوێران نەکەن ئۆتۆمبیلەکانیان ڕاگن و چاکی کەن و دواتر بەڕێ بکەون. بار هەڵگرەکان ئەو بار هەڵگرانەی کە بە شەوانە زۆر جار هاتوچۆی دەکەن ئێمە بە ڕۆژانە ئەیبینین هەمان کات مەفرەزەی شەوانەمان هەیە لە شەوانیش ئایبینی ینی کاتی پشودانیان زۆر کەمە شۆفێرمان هەیەش لە بازگەی هاتوچۆ بینیومانە ڕێنماییمان کردو بۆ شەوی دواتر هاتوۆتەوە هەمان ڕێنماییمان پێداوەتەوە ینی کاتی پشودانیان نازانی کەمە ئێمە زۆر کەمە نازانی چ کاتێک ئەم شۆفێرە پشووەدا ئەخەوێ کەمە بەڕاستی بۆ شۆفێری زۆر گرنگەوە ئەرچی ئێمە و کاری ئێمە لەسەر شەقامەکان پاراستنی گیانی هاوڵاتیان و شۆفێرانە هیوادارین پابند بن بە ڕێنمایەکانی هاتوچۆ. ئەمە یەکێکە لە هۆکارەکانی تەقینی تەنکەرێک کەم تەرخەمی شۆفێرەکەی لە کاتێکە شارەزایی نییە هیچ شارەزایەشی نییە بۆتە هۆی ئاگر و تەقینی تەنکەرەکەی خۆشی و ژیانی خۆشی لە مەترسیا وەزای دەن ئەو شۆفێرانەی بەوێشە هاتن بۆ هۆی تەقینی دوو ئۆتۆمبیل ئەمەش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کەم تەرخەمن زانیاریان نییە لەسەر بارەکانیان و بەتاڵکردنی بارەکانیان ئەم بار هەڵگرانە شەوانە و ڕۆژانە کە بار دێن و بار دەبەن خەزانەکانیان بەتاڵ ناکەن دەبێتە مەترسیەکی جددی لەسەر چواردەوری خۆیان و ئۆتۆمبیلەکانی چواردەوری خۆیان ئەمە یەکێکە لەوانە کە ئاگری قەتح بووە خۆی دەستکاری دەکات کە دەبێت بە سپۆر دەستکاری بکە ئەبێتە هۆی تەقینی تەنکەرەکەی و خۆی ئاگری دەگرێت بۆ خۆی دەستوتێ و دوو ئۆتۆمبیلی چواردەوری خۆشی زامدارەکە بڵێن دەبێتە هۆی تەقینی تایەکانیان سوپاس بۆخوا زیانی ژیانێکی ئەوتۆی نەبوو بەڵام مەترسیەکی جددیە لەسەر شەقامەکان هیوادارینەوە شۆفێرانە ئەم کەم تەرخەمیانە دووبارە نەکەنەوە یعنی نەبنە هۆی مەترسی بۆ چواردەوریان. سەبارەت بە هۆکاری ڕووداوەکانی هاتوچۆ لە نێوان سلێمانی و دوکان دەچینە بەڕێوەبراتی هاتوچۆی سلێمانی لێرە گوتەبێژی پۆلیسی هاتوچۆ هۆکارەکەی خاتە ڕوو بە پێ ئەو داتەوە ئامارانی کە لە بەردەستایە لە ناو بەڕێوەبراتیەکانی هاتوچۆ دەکرێت بڵێم لە هەرێمی کوردستان ئەوەی کە سەرنجمان داوە هەمیشە لە کۆتایی ساڵدا بۆمان دەرکەوتۆ کە پشتی شێر بەر ئەو سنوورە دەکەوێت کە ڕێگەبانەکانی دەرەوەی شارەکانە بەمانایەکی تر زیاترین ڕوودا و زیاترین گیان لە دەستدان و قوربانی ڕووداوەکانی هاتوچۆ لە سنووری ڕێگەبانەکانی دەرەوەی شارە کۆمەڵێک ڕاستی و هۆکار هەیە لە پشتی ئەو حاڵەتەوەیە بەشی هەرە زۆری ئەوەی کە بەرچاومان کەوتۆ بە پێ ئەو کەفێڵکارانی کە دەرکەوتووە بەهۆی خێرایی زۆرەوەیە بەهۆی تێپەڕاندنی هەڵۆ مەترسیدارەوەیە بەهۆی بەکارنهێنانی پشتێنی سەلامەتی لەلایەن سەرنشینانی ناو ئۆتۆمبیلەکان بەهۆی سەرقاڵبوونی شۆفێران بە موبایل و قسەکردن و گفتوگۆکردن لە کاتی شۆفێریکردن ئەم فاکتارانە کە کۆ دەبنەوە دەکات کە کۆنتترۆل لە لای شۆفێرەکە نامێنێ وە زیانی جەستەیی و مادی قرس بخاتەوە لەو ڕووداوانە هەندێکیشی پێیوەستە بە خودی ڕێگەوبانەکانەوانەیە کە لە هەندێک شوێندا ڕێگەکان هاندەرن بۆی کە ڕووداوی هاتوچۆی بکەوێتەوە بەڵام هەر لەو ڕێگانەشدا کە سەرنجی لەسەر و خراپە شۆفێری تریش هەیە بە درێژایی ساڵ ئەو شەقامانە بەکارێنێ بۆ تووشی ڕووداویش نابێ کەواتە دەکرێت بڵین بەشی هەرە زۆری ڕووداوانی کە دەکەوێتەوانێ کە سەرنجمان داوە فاکتەری خێراییە لە ڕاستیدا بەشێکی زۆری ڕووداوانش بۆ بار هەڵگرەکان لە ڕاستیدا دەگەڕێتەوانێ بەشێک لەو بار هەڵگرانەش ئەو بار هەڵگرانن کە لە خوار و ناوڕاستی عێراقەوە دێن لەلای ئەوان بایەخ نادرێ بە پرسی مەرجەکانی تونند و تۆڵی بایەخ نادرێ بە پرۆسی شۆفێریکردن و مانۆڕەکان و خودی شۆفێرەکانیشان ڕاهاتوون لەسەرەوەی کە خوار و ناوڕاستی عێراق ناوچێکی تەختە ڕانەهاتوون لەگەڵ پێگەی جوگرافی هەرێمی کوردستان کە بەرز و نزمی و پێچی دەدایە بۆیە تووشی ئەو ئرتیباک و سەرلێشەوانە دەبن کە بەگشتی ڕێگای نێوان سلێمانی بەرەو دوکان
زیاتر ورتر وایە بڵێم لە تاسوجۆ بەرەو دووکان دوو شەقامی جیاوازن هێڵکاری و هێمای تێدایە لە ڕووی خودی ڕێگەڵبانەکان گرفتیان نییە بۆ کەسێک گەر شۆفێریەکی ڕاست و دروست بە ئەنجام بگەێنێ بەڵام گرفتەکە لەوەدایە کە زیێدەڕەوی دەکەێت لە خێرایەکان و بابەت نابن بۆ یاسا ڕێمایانی کە سەلامەتیان پێوەبەندە. یەکێک لەو نمونانەی ئەکرێ لەم بەرنامەی ئاماژەی پێ بدەین لەسەر پرسی خێرایی و یاساشکێری و سەرنجام ڕۆڵی کامێرەکانی چاودێری خێرایی چۆن دەپیانی بۆ نمونێ دوامین نمونە کە لە لامانە ئۆتۆمبیلێک بەدەست شۆفێرەکەیەوە مودای چەند ساڵێکە سەرپێچی زۆر دەکا سەرنجی زۆر لەسرە مخالەفاتی زۆرەکە و تیژڕەوی زۆرەکە سەرنجام دەستگیر کرا و ئیجراعاتمان لەگەڵا کرد بە پێی یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ بە پێی ئەو دیکۆمنتانی کە لەبەردەستمانە هەیە بە پێی ئەو وێنەی و خێرانی گیراوە کۆی گشتی و سەرپێچانی کە کردوێتی زیاتر لە 6 میلیۆن غەرامی لەسەر بووە کە بەدەستیان قەس شۆ پلێتی ئۆتۆمبیلەکەی گۆڕێت تابلۆکەی گۆڕیۆ ژمارەی ساختی خسۆتە سەر پیوا بۆ ئیتر ئەمە وو نەبێت و بەڕێبەراتەکانی هاتوچۆ ناتوان دەستگیریکەن لەنا هەولێر سەرپێچی کردووە لە سلێمانی سەرپێچی کردووە لە ڕێگەبانەکانی دەرەوە زۆرینی زۆری هەرە سەرپێچیەکانیشی تیژڕەوی بووە سەرنجام ئۆتۆمبیلەکەی دەستی بەسەرا گیراوە ئەو غەرامی کە لە سەری بووە پاش بڕیاری داشکاندن کە هەموو شۆفێرێک دەگرێت هەموو سەرپێچێک ڕاستەوە بەڵام دەگرێتوانێ 6 میلیۆن غەرامی لەسەر بووە و لەسەرەوە ئاماژانی کە لە ناو وێنەکە هاتووە ئاماژەی نشیا و جنێودانی تێدا بووە ئاماژەی دەستی بەش یاسا سکاڵای لەسەر تۆمار کردووە لەسەر ئەوەش بەپێی یاسا ئیجراعاتی لەگەڵا کرێت لەبەرەوە ئەو سەرپێچانی کە دەکرێت سەرنجام دەرەنجامەکە هێرەوەیە یان ڕوودا و کارەساتە یان دەبێتە بارقورسیەکی دارایی و غەرامات لەسەر جێبەجێکەری ئەو سەرپێچانە. لە بواری هاتوچۆ بە تایبەت ڕێگاکانی دەرەوە گرنگترین پێکاتە بۆ شۆفێر کە هەبێت بوونی هێما و ئامراز و ڕێنوێنی و ئەندازی هاتوچۆیە کە پێویستە. سەبارەت باوڵەکانی ئەندازی هاتوچۆی شاری سلێمانی بەڕێوەبەریەوە بەشە دەبینین و باسدا گرنگی هەوڵەکانی وەزارەتی ناوخۆکات. یەکێک لە بنەما سەرەکیەکانی پاراستنی گیانی خاڵاتیان لەسەر شەقام پابندبوونی خاڵاتیانە بە هێماکانی هاتوچۆ بە ڕێنمایەکانی هاتوچۆ کە ئەمە بەڕاستی دوو بابەتی زۆر گرنگن هەرچەنە ئێمە لەم وارەیە ڕۆشنبیری کەسایەتەکانمان بۆ جۆرە نییە کە بتوانین بەهای هێماکانمان لەبەرچاو بێ کە بزانین ئەوەی کە دانراوە لەسەر شەقام بۆ پاراستنی گیانی خۆمانە نەک بۆ جوانکاری سەر شەقام بێ لە ڕاستیا سەرجەم ڕێگەکانی دەرەوەی شار هەر بە هاوکاری بەڕێوەبەری هاتوچۆی پارێزگای سلێمانی کە کۆنتاکتی مباشری هەیە لەگەڵ بەڕێوەبەرێتەکەمانە کە ئەندازەی هاتوچۆیە سەرجەممان لە هەموو بەشەکانی هاتوچۆشەوە ئاگداری بۆ ئاگداربوونی هاوڵاتیانە بۆی کە بتوانین ڕووداوی هاتوچۆ کەم کەینەوە لەسەر شەقامە سەرەکیەکان کە دەواازەکانی شارە ڕێگەکانی دەرەوە بلەخەس ئەمە لێرەیە بۆ نمونە ڕێگەی دوکان سلێمانیمان هەیە چەنەها بابەتی ئەندازی هاتوچۆی بۆ دابین کراوە هەر لە هێڵکاریەوانێ هەر لە هێمای ڕەنیشاندەرەوانێ هەر لە تابلۆی ڕێنوێنیەوانێ کە بۆیان دانراوە کامان لە هەوڵاتیان ئەوەیە تکایە با شۆفێران پابند بن بە ڕێنمایەکانی هاتوچۆوە بە سەراحەتەن ئێمە کاری ڕاستە و خۆمان لەسەر ئەو بابەتەیە بۆ کەمکردنەوەی ڕووداوی هاتوچۆ بۆ پاراستنی گیانی هاوڵاتیان بۆ پێویستی شەلەران شۆفێرانەوە چه هاوڵاتیانەوە ڕۆشنبیرێکی وا دروست بێ کە خۆیان هەست بە بەرپرسیارەتی بکەن بۆ پاراستنی گیانی خۆیان و ئەو کەسانش کە لەگەڵیانە ئەو سەرنشینانەی کە لەگەڵیانە لە ئۆتۆمبیلەکانە سەرەکەون. ئۆتۆمبیل لە ژیانی ڕۆژانەواندا بایەخێکی زۆری هەیە کە وەک ئامڕازی گواستنەوە لە هاتوچۆدا خزمەت بە مرۆڤایەتی لە بواری هاتوچۆ کاراسانیە کات و بەکاردێت بەڵام لە کاتی خراپ بەکارهێنانی دەبێتە دوژمنێکی کوشندە و سەرسەخت بۆ مرۆڤ هەموو زیان و قوربانیانەش دەگەڕێتەوە بۆ کەسەی کە سەرکەردایەتی و ئامڕازە دەکات کە شۆفێر.